لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 203 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمە بەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ليس عليك هداهم ولكن الله يهدي من يشاء وما تنفقوا من خير فلأنفسكم وما تنفقون إلا ابتغاء وجه الله وما تنفقوا من خير يوفى إليكم وأنتم لا تظلمون. بەڕە خۆشەویستان، دیارە لە وانەی ڕابردووش کەمێک لە خزمەت ئەو ئاەتە پیرۆزەدا بووین. ليس عليك هداهم ولكن الله يهدي من يشاء. هدایەتدان لە دەستە تونێ یا رسول الله، ئەوەی کەوا هدایەت دەدا هدایەتی تەوفیق الله سبحانه وتعالى کە بە مەشیئەتی خۆی هدایەتی کەسانێکدا و کڕونمان کردەوە کە دیار بوو لە سەرەتادا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی خێر و سەدەقات وەک لە سەبەب نزولەکەی هاتێ خێر و سەدەقات تەنها بدەنە مسلمانان مەیدەنە غەیری مسلمانان، بەڵام کە ئەو ئاەتەدا بەز ئەوجە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی خێر و سەدەقات بدەنە غەیری مسلمانانیش، وەکو زانایانیش دەفەرمون ئەوە لە سەدەقەی تەطەوع، بەڵام لە زەکات ئیلا لە بۆ مسلمانانە. ئیتر ئەوە عیلاقەی بەوەی نییە کابرا کە هیدایەت نەدرایە ئەوە مەسئەلەیەکە، بەڵام فەقیرە مستحەقە بۆی کە یارمەتی بدەی یارمەتی بدەی، لەبەر ئەوەی بەڕاستی ئەو دینە ڕەحمەتەن للعالەمین هاتیە. بەڵێ ئیتر وما تنفقوا من خير فلأنفسكم. هەر شتێک کە دەبەخشن لە خەیر ئەوە نەفعەکەی لە بۆ خۆتان دەگەڕێتەوە. وما تنفقوا من خير، خەیر دیارە زیاتر بە ماڵ دەگۆترێ خەیر لە مستەلەحی قورئانی پیرۆز، وەکو خوای گەورە فەرمووی إنه لحب الخير لشديد. خەیر واتە ماڵ، لەبەر ئەوەی هەر بە مستەلەحی بازاری خۆشمان کاتێک کە دەڵێ مەسەلەن فلانە تیجارەت کەوا تیجارەت کرد خێرێکی زۆری دا، واتە ماڵێکی زۆری دا، قازانجێکی زۆری دا. ئیتر بالفعل ماڵ سەرچاوەی خێرە ئەگەر بتەوێت لە بۆ چاکە بەکاری بینی، بەڵام جاری واشەیە ماڵ دەبیتە سەرچاوەی شەڕ، خاوەنەکەی پێ بەدبەخت دەبی لە دنیا و لە قیامەت خوا پەنامەندە. بەڵام لە کاتی بەخشی بە تایبەتی ئەوەی کەوا دەیبەخشی هەر خەیرە، ئەو ماڵی کە دەیبەخشی پێی دەگوترێ خێر، لەبەرەوەی خێری دنیا و قیامەتی لەدووە. وما تنفقوا من خير، هەر نەفەقەیەک دەبەخشن لە خەیر لە ماڵ لەو پارە حەلاڵەی کەوا هەیتان فلأنفسكم، بەڕاستی نەفعەکەی لە بۆ خۆتان دەگەڕێتەوە، لە بۆ نەفسی خۆت دەگەڕێتەوە، نەخوا پێویستی پێ هەیە سبحانه وتعالى. يا أيها الناس أنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد. ئەی خەڵچینە ئەنگۆ محتاج و فەقیرن، ئەنگۆ نەپێویستان بەخوایە، خوا غەنیە سبحانه وتعالى. ئیتر ئەوەی کەوا کە دەیبەخشی بزانێکەوە خوا محتاج نیە بەبەخشینی تو، نا ئەتوو محتاجی بە ئەزر و پاداشت بەدەست بینی، لە بۆ ڕۆژێک کەوا زۆر پێویستت بە ئەزر و پاداشت هەیە لە دوای مردنت حتا لە دنیاشت. والله ئەو خەیرەی کەوا دەیکەی نەفعەکەی لۆ خۆت دەگەڕێتەوە، بەو بەرەکەتەی دەکەوتە ناو ماڵەکەت، بەو مرتاحیەی کەوا لە دڵ و دەروونت دروست دەبی سبحان الله، بەو ئیطمئنانەی کەوا لە دڵ و دەروونت دروست دەبیتن، کەواتە بەڕاستی بەخشین نەفعەکەی لە بۆ خۆتە، بەخشین نەفعەکەی لە بۆ خۆتە و سوودەکەی لۆ خۆت دەگەڕێتەوە. وما تنفقوا من خير فلأنفسكم، کەواتە هەم ماڵەکەت بەرەکەتدار دەبی، هەم مرتاح دەبی، لەبەرەوەی وەکو معلومەکەوە لەذەت المعطی، ئەو کەسێک کەوا دەبەخشی لەذەت و خۆشحاڵیەکەی زۆر زیاترە لە لەذەت الآخذ، لەو کەسەی کەوا وەری دەگری، لەبەرەوەی ئەو کەسێک کەوا وەری دەگری بەڕاستی بە هەندێک بە دڵشکاوی وەری دەگری، هەست بە زەلیلیەک دەکا بەرامبەر بەو کەسێک کەوا لێی وەردەگری، بەڵام ئەوەی کەوا دەیبەخشی بەڕاستی کاتێک بە تایبەت بە ئیخلاسەوە بە سەوابەوە دەبەخشی هەست بە لەذەتێکی زۆر دەکا. ئیتر وما تنفقوا من خير فلأنفسكم، ئەوەی کەوا لە خەیر دەیبەخشی ئەوە نەفعەکەی لۆ خۆت دەگەڕێتەوە، لێم پێویست ناکە منەت لەسەر کەس بکەی،
پێویست ناکە ئازاری کەس بدەیت بەڵکو شکرانەی خوا بکە کە ئەو ماڵەی پێبەخشی و شکرانەی بکە لەسەرەوەیکەوە مۆفەقی کردیکەوە بیبەخشی ئەوجا پاداشتی زۆری قیامەتی یەک بە 700 بەلای کەمی و هەروەها زیاتریش. وما تنفقون إلا ابتغاء وجه الله و هیچ شتێک نابەخشن ئللا بەمەبەستی بەدەستهێنانی ڕەزامەندی خوا سوبحانه وتعالى بەدەستهێنانی ڕەزامەندی خوا کەواتە لێردا وەکو زانایان دەفەرمون ئەسڵ وایە نەفەقە و یاخود بەخشین ئەسڵ وایە لە بەخشین ئەو کاتە پێدەگوترێ بەخشین و سەدەقە کەوا مەبەستت بەدەستهێنانی ڕەزامەندی خوابی کەواتە ئەوە سەدەقەیە کەوا نەفعەکەی لە بۆت دەگەڕێتەوە کە لە بەشەکەی پێشترێ فەرمووی لەو بەشە ئاەتێکەوە پێشترێ باسی کرد فەلی ئەنفوسیکم ئەو سەدەقەیەکەوە خەیرەکەی لە بۆ خۆت دەگەڕێتەوە کاتێکەوە لە پێناوی خوا دەیبەخشی ئەوی دیکە نەخوا قبولی دەکا سوبحانه وتعالى نە دەبیتە مای بەرەکەت و نە هیچیش نە خەڵکیش منەتی پێ هەیە کەواتە وما تنفقون إلا ابتغاء وجه الله أصل لصدقات خير أو كوا بيب قتري صدقة لا إخوة مقبول بي نتائج دنيا وقيامتي باش بي أو كلفنا إخوة دي بخشي لويا وما تنفقون إلا ابتغاء وجه الله وعندك دزانا هدف أصلا أو جمليك بابلين جمليك خبرية بلان بمعنى إنشائي هدية واتا أصل وايا أي مسلمان كذا بخشن إلا ما بستان خوابي أقادار بن إلا مەبەستان خوابی کەواتە ئەسڵ لە سەدەقات و بەخشین ئەوەیە کەوا مەبەستت خوابی ئاگادار بە وما تنفقون إلا ابتغاء وجه الله إلا ابتغاء مەبەستت طلبت داواکاری سبی وجه الله جەلێردا بەعام زانان دەفەرمووی کەواتە ببەخشە لە پێناوی ڕەزامەندی بەدەستهێنان ڕەزامەندی خوا بەڵام بە تایبەتیش کە لێرە دەفەرمی وجه الله یەکەم شت ئەوەیە کە وەکو لێرە لە چەندین جێگای دیکە لە ئاتەکان قورئانی پیرۆز باز لە وەجهی خوا کرا وەجه خوای گەورە بەڵێ وەجهی هەیە وەجه بە کوردی واتە دەمو چاو بەڵام کاتێک کە خوای گەورە ئیثباتی وەجه لە بۆ خۆی دەکات پێش هەموو شتێک پێویستە ئەمە ئیمان و عەقیدەمان وابی هەموو ئەسما و صفاتەکانی خوای گەورە بەو شێوەی ئیمانمان پێیابی کە خوا فەرموویتی وەکو ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ دەفەرمی ئیمانمان بە ئەسما و صفاتەکانی خوای گەورەیە بەو شێوەی کە خوا دەوێت عەلا مورادی الله ئەوەی کە خوا دەوێت کەواتە خوای گەورە کە ئیثبات کرد ئێمەش ئیثباتێک خوا وەجه هەیە بەڵێ وەجه هەیە سوبحانه وتعالى بەڵام ئەو وەجهەی بە هیچ شێوەیەک ناشبهێن بە وەجهی مەخلوق نا خوایە سوبحانه وتعالى وەجهێکی هەیە شایانە بەخۆی لائقە بەخۆی سوبحانه وتعالى ئیثباتی دەکەین وەکو خوا ئیثباتی کرد بەڵام نایشبهێنین بە وەجهی مەخلوقین و تەمثیلیشی ناکردن وەکو ئەوە نەخێر بەڵکو بەو شێوەی ئیثباتی دەکەین کە خوا دەوێت سوبحانه وتعالى ئیتر یەک لەو خۆشیانەی کەوا چاوەڕوانی ئیمانداران دەکا لە قیامەتێ نەک یەک لەو خۆشیان بەڵکو گەورەترین خۆشی لە خۆشیەکانی بەهەشت ئەوەیە النظر إلى وجه ربهم الكريم ئیمانداران لە بەهەشتدا شاد دەبنەوە بە تەماشاکردنی وەجهی نووری خوای گەورە سوبحانه وتعالى وەجهی پڕنووری ذاتی الله سبحانه وتعالى وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەندین حەدیثدا باسی کردەوە لە قورئانی پیرۆز ئیشارەتی پێکرایە وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة دوومچاوانێک لە ڕۆژی قیامەتدا دەدرەوشێنەوە لەبەر ئەوەی تەماشای وەجهی رب العالمین دەکەن سبحانه وتعالى و پێغەمبەری صلی الله علیه و سلم دەفەرمی کاتێکەوە لە بەهەشتدا خوای گەورە وەجهی خۆی پیشانی بەندەکانی خۆی دەدا لە بەهەشتدا دەفەرمی هیچ شتێک لەوە خۆشتر نییەکەوە لە بۆ ئەهلی بەهەشت لەوەی کەوا تەماشای وەجهی پەروەردگارن یا ڕەبی خوای گەورە لەو لەزەتە و لەو خۆشیە مەحروممان نەکا بەڵام وەکو زانایان دەفەرمون لە قەدەر خۆشەویستیت لە بۆ خوا لەزەت دەبینی لە تەمەشاکردن لە بۆ وەجهی خوا چەند خوات خۆش دەوێت ئەو خۆشەویستیە دەبێتە دافع لە بۆی کەوا کار بکەی طاعت بکەی عیبادەت بکەی ئەو خۆشەویستیە دەبێتە مایەوەی کەوا لە بەهەشتدا شاد ببیەوە بە دیداری وەجهی رب العالمین بەڵێ کەواتە ئەوان ئەسڵ وە بەخشین لە پێناوی بەدەستهێنانی
تەماشاکردنی وەجهی خوابی سبحانه وتعالى وما تنفقون إلا ابتغاء وجه الله بەڕاستی زۆر مهمە کاتێکەوە عیبادەتێک دەکەین هەم بە ئیخلاسەوە هەم بە ئیحتیسابەوە چەندجارێک باسمان کردێ بە ئیخلاسەوە مەبەستمان خوابی ڕازیبوونی خوابی ئەو جا بە ئیحتیسابی ئەجر ئیحتیسابی ئەوەی بکەین کەوە یەک بە 700 و زیاترمان پێ بەخشەوە ئیحتیسابی ئەوەی بکەین لێ دەیبەخشی تاوەکو شاد بیەوە بە دیداری وەجهی رب العالمین شاد بیەوە بە دیداری وەجهی رب العالمین لە بەهەشدا کە ڕەجامان وایە خوای گەورە هەموو لایەکمان شاد بکاتەوە وما تنفقون إلا ابتغاء وجه الله وما تنفقوا من خير يوفى إليكم وأنتم لا تظلمون أو زاد فرمي وما تنفقوا من خير هر خيرك ببخشي هر خيرك ببخشي وكوتما خير بمعنى أو مالك ولا بيناي خوادي بخشي يوفى إليكم لتوفي وهاتي واتا بتواوتي پاداش ددريتوا بتواوتي پاداش ددريتوا وأنتم لا تظلمون بهيج شويك استمتان لناكري بهيج شويك استمتان لناكري واتا لأزر پاداشتی هیچ یەکێکتان کەم ناکاتەوە خوا بەڵام بە شەرتێک ئەو بەخشینەی کە دەیبەخشی بە ئیخلاص بی بە سەواب بی بە تەئکید خوای گەورە زوڵمتان لێ ناکات بۆی کەوا شتێکتان بەخشێ خوای گەورە پاداشتان نەداتەوە بە شەرتێکەوە ئیخلاص سەوابی تێدا بی دیارە وەکو تەعاملی الله سبحانه وتعالى لەگەڵ بەندەکانی لە نێوان دووشتە یان عەدلە یان فەضلە یان عەدلە عەکسی زوڵمە یان فەضلە دیارە کاتێکەوە دەفەرمی بابنزانان دەفەرمی بە عەدل دەکاواتە بە هیچ شێوەیەک خوای گەورە مقابل بە چاکە بە هیچ شێوەیەک ئەجر پاداش کەم ناکاتەوە ئەگەر بە ئیخلاص و بە سەواب بۆ کردبێت مقابل بە خراپەش بە هیچ شێوەیەک خراپەیەک ناکاتە دوو خراپە نەخێر یەک بە یەکە وەکو قاعیدەیەکی عام بەڵام پاداشتی چاکەی ئیمانداران بە ئەضعاف مضاعفەیە بەلای کەمی یەک بەدەیە لە بەخشین بەلای کەمی یەک بە 700 ئەو جا والله يضاعف لمن يشاء کەواتە هەتا لەگەڵ کافرانش خوای گەورە بە عەدالەت دەکات لۆیە وەکو زانان دەفەرمون لەو کاتێکەوە لە ساحەی مەحشەر خەڵکی بەرەو بەهەشت و جەهەنەم بەڕێ دەکرێن وەکو خوای گەورە لە کۆتایی سوڕەتی غافردا دەفەرمی وترى الملائكة حافين من حول العرش يسبحون بحمد ربهم وقضي بينهم بالحق وقيل الحمد لله رب العالمين أو زاد قوتري الحمد لله رب العالمين باش أو كواخوي القضاء ودك لنوان بندكاني مسلمان وكافر يتر هديك وبلو مصير وتارنوس خوي دروا دقوتري الحمد لله رب العالمين الشيخ عبد الرحمن بن ناصر السعدي دليتن چه دليتن دلي هر هموي دلين الحمد لله رب العالمين حتى أو كافري كبرو جهنم بري دكري پڕ بەدڵ دەڵێ الحمد لله رب العالمين لۆ لەبەرەوەی زۆڵمی لێ نەکرا چاک دەزانێ ئەو عەدالەتی خوای گەورەیە سبحانه وتعالى لە دوای ئەوە خوای گەورە سبحانه وتعالى باز لەو کەسان دەکات کەوا بەڕاستی شایانی ئەوەن کەوا خێر و سەدەقات و چاکەیان لەگەڵ بکەن چێن للفقراء الذين أحصروا في سبيل الله لەبە ئەو فەقیرانەی کەوا لە پێناوی خوا سبحانه وتعالى أحصروا وەکو بڵێ حیساریان لەسەرە وەکو بڵێ ناتوانن حرەکە بکەن لێ لە دوای دەفەرمێ لا يستطيعون ضربا في الأرض ئەو فەقیرانەی کەوا لە پێناوی خوای گەورە حەسر بووینە ناتوانن جموجۆلی تیجاریان هەبی ناتوان کەسابەت بکەن لا يستطيعون ضربا في الأرض ناتوان لەسەر ڕووی زەوی وەکو باقی خەڵکی دیکە بگەڕێن و بسوڕێن بنياز التجارات يحسبهم الجاهل أغنياء من التعفف إتر أو فقيرانا يحسبهم الجاهل أغنياء من التعفف كسي جاهل كوانا الناسي بدولة من ديان تدقى لبرسي لبرسي تعففيان هي واتا عفان هي واتا نابرسن لخلشي واتا نابارينو لخلشي سوال ناكن لو كسي جاهل واتا دقى وانا دولة مندن تعرفهم بسيماهم بنشان كان ينديان ناسيوا لا يسألون الناس إلحافا وانا لخلشي داوانا كانوا إلحاح لخلشي ناكن لبويكوا يارمتيان بدن
وما تنفقوا من خير فإن الله به عليم. هەر شتێک لە خەیر و لە چاکە بکەن باش بزان کە ئەڵڵا پێ ئاگادارە، ئەڵڵا پێ ئاگادارە سوبحانەهو وتەعالا. بە کورتی مانای ئەو ئاەتە کەواتە چێن ئەوانەی کەوا مستحقن بە خێر و سەدەقات و زەکاتیان پێ ببەخشن. دیارە وەکو چەندجارش باسمان کردێ کە هەر بەخشینێک لە پێناوی خوا کە دەیبەخشی لە قەدەر ئیخلاس و لە قەدەر ئەوەی کەوا چەند جێی دەگری پاداشە زیاتر و زیاتر پێدەبەخشرێ، پاداشتی زیاتر و زیاتر پێدەبەخشرێ. ئیتر زۆر مهمە بیگەینێ ئەهلی خۆی، ئەوەی کەوا فعلەن ئەوەیە کەوا ئەهلی خۆی بیتن، زۆر مهمە بیگەینە ئەهلی خۆی. ئیتر یەک لەو کەسانی کەوا زۆر مستحقە ئەوە مواسەفاتیتی پێی بزانی و بیگەینێ دەستی، لەبەرەوەی ئەوانە بەڕاستی ئەهلن لە بۆی کە پێیان بەخشی و هەروەها لای خوای گەورە سوبحانەهو وتەعالا جێی بگری سەدەقەکەت. دیارە ئاەتەکە و بە کورتی و باسمان کرد، لەوانەی داهاتوو ئینشاءڵڵا دەینەوە خزمەتەوە ئاەتە تاوەکو زیاتر بە پشتیوانی خوای گەورە باسی بکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.